ئێرە گوڵکۆ و چێلی ژنان و خوشکان و دایکان و کچانی کوشتەی کۆمەلگاکە من بێناونیشان و بە بیانووی هۆکاری شەرەف کوژراون یا بەرگەی ئازار و توند و تیژەکانی کۆمەلگایان نەگرتووە خۆیان ستاندووە یا کوشتووە. بۆیە لە چوارچێوی هەڵمەتی بەرەنگاربوونەوەی توند و تیژی دژ بە ژنانیش ڕێکخراوی یەکێتی ژنانی کوردستان باوبەشی مەڵبەندی ڕێخستنی سێی هەولێر ئەو گۆڕستانە بەسەر دەکەنەوە و گوڵی وەفا و سۆز و پاکیزەیی لەسەر گڵکۆکەیان دادەنێن. بە هەموو ڕگەزی مێینە ڕابگەینین کە ئێمە پشگیری و هاوکاری وانین و هەوڵە دەین لە پەرلەمانی کوردستان لە هەموو یاسایەکان جێگای ئەوەی بکەینەوە کە ناکرێت لە سەردەمێکە کە سەردەمی مرۆڤایەتیە سەردەمی کەسایەتیە ئەمڕۆ دژایەتی ڕگەزی هەبێتێن لە هەرێمی کوردستانی و لە جیهاندا. هاوسەرۆکانمان بەبایەخەوە پەیامی خۆیان گەیاندووە بە هاونیشتمانیان و هاوڵاتیان کە ئێمە دژی تند و تیژین وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و هەموو ئەو ئۆرگانانێکەوە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانیان ئەم هەڵمەتەیان بەرپا کردو وەکو پاڵپشتیەک بۆ ژنان وەکو پاڵپشتیەک و داکۆکیکردنێک و هەماهەنگیەک لەگەڵ ئەو هەڵمەتە نێودەوڵەتیانەی کەوا دەکرێت لەم ڕۆژەیە بۆ بەرەنگاربوونەوەی تند و تیژی دێژ بە ژنان. ئێوە خوشک و کەس و کار و کچ و دایک و کەسی ئێمەنە ئێوە ئەو پیاوانە کە نازان لە چێندەن ئێوە ئەو ژنانە کە بەڕاستی نەیاسا نەکۆمەڵگان نە ئێمە و کوڕێخراوەکان نە هیزلانێک نەمانتوانێت دیفاعتان لێ بکەین بۆیە داوای لێبرتنتان لێ دەکەین. ژنانی یەکێتی هاوشانی پیاوەکانیان هاتون لێرە گوڵی وەفا و سۆز و لێبوردەییان لەسەر گڵکۆکان دانا و پێیان گوت ئیدی لە مەودووە هەمومان دەنگی ئێوە و پشتیوانی ئێوە و کەسوکاری ئێوەین و نابۆ توند و تیژی بەڵێ بۆ لێبوردەیی و ئازادی و فەرامکردنی ژیانی ئاسایی بۆ ژنانی کۆمەلگاکەم. هەریات کەریم، گەلی کوردستان، هەولێر.